گەنجێکی ژینگەدۆست لە حاجیاوە ساڵانە بۆ مەرجی باوکی نەمام ئەچێنێت. ماوەی 3 ڕۆژە منداڵێک لە ڕۆژئاوای کوردستان ون بووە، بەڵام لە ئیدارەی زاخۆ بە دوای تەرمەکەیدا دەگەڕێن. سڵاوتان لێبێت. هەستی هاوکاری و هاوخەمی هەر لە کورد جوانە. واز لەوە بێنە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بۆ کچە خنکاوە کەربەلاییەکە لە هەڵەبجە کردیان، بەڵام ئەوە تا خێرخوازێک لە ڕانیەوە چۆتە سەر ڕووباری شیروان لە سنووری کەلار لە ئیدارەی گەرمیان بۆ ئەوەی بە خواردنێکی گەرم کەمێک لە ماندوویەتی تیمەکان و ئەو خەڵکە خۆبەخشە بڕەوێنێتەوە کە 4 ڕۆژە بە دوای گەنجێک داوێڵن. هەر ئەوەش نا، لە سلێمانیش هاوڵاتیەک بە ناوی هیوا عوسمان 300 لیتر بنزینی دابین کرد بۆ ئەو ماتۆڕ و بەلەمانە کە بە شێوەیەکی خۆبەخش بە دوای جەنازەی گەنجە خنکاوەکەی کەلاردا ئەگەڕێن. 4 ڕۆژە گەنجێک بە ناوی ئەحمەد لوقمان تەمەن 26 ساڵ لە کاتی ڕاوە ماسیدا لە ئاوی ڕووباری سیروان خنکاوە. تا ئێستا هیچ سۆراغێکی نییە. ئەحمەد خێزاندارە و چیژۆڵەیەکی 3 ساڵانی لە دوای خۆی بەجێهێشتووە. ماوەی 3 ڕۆژە منداڵێکی ئۆتیزم لە سەر سنووری نێوان باشوور و ڕۆژاوای کوردستان ون بووە و خانەوادەکەی چاوەڕێی هەواڵێکی دڵخۆشکەرن. منداڵەکە ناوی میران دێرسیم تەمەن 7 ساڵانە لە نزیک دەروازەی سنووری سێمارکە لە خێزانەکەی دابڕاوە. لە یەکەمین ڕۆژی ونبوونیدا کەس و کاری منداڵەکە لەو شوێنەی لێیان بزر بووە، گرتە ڤیدیۆیەکیان تۆمار کردووە و یەکێک لەو کەسانە هانا بۆ ئیدارەی زاخۆ دەهێنێت کە هاوکاریان بکەن بۆ دۆزینەوەی منداڵەکەیان. مقدم جەمال حەسەن بەڕێوەبەری بەرگری شارستانی ئیدارەی زاخۆ بە 964 ورد لە دوێنێوە داوای هاوکاریان لێکراوە لەمڕۆوە تیمەکانیان بەرەو ڕووباری دجلە بەڕێکەوتون بۆ ئەوەی هەر لەوێ تا دەگاتە بەنداوی مووسڵ چێوماڵی بکەن، بەڵکو سەرەداوێکیان دەست بکەوێت. گەنجێکی ژینگەدۆستی حاجیاوە لە ئیدارەی ڕاپەڕین یاد و یادەوەریەکانی باوکی بەنەمام چاندن و زیادکردنی ڕێژەی سەوزایی لە شارەکەی ئەنووسێتەوە. ئاکارێکی جوانە. ئەو گەنجە ناوی ئیبراهیم عومەرە لە ساڵی 2020 باوکی بە کۆڕۆنا گیانی لەدەستداوە. هەر لەو ساڵەدا بەقەد ژمارەی تەمەنی باوکی 66 نەمامی چاند. ئەم ساڵیش بۆ یادی 6 ساڵەی کۆچی دوایی مام عومەری باوکی 6 نەمامی دیکەی چاند. ئیبراهیم و هاوڕێکانی گروپێکی ژینگە پارێزیان هەیە. ئەو بە 964 ورد لە 6 ساڵی ڕابردوودا نزیکەی 1300 نەمامیان چاندووە و هەر گەڵایەک کە لەو نەمامانە سەوز ئەبێت دوعای خێر و سڵاوێکە بۆ ڕۆحی پاچی باوکی. دوای بڵاوبوونەوەی ڤیدیۆیەک کە پیاوێک هاوار ئەکات و ئەڵێتە ناو حرەمی دادگادا لەلایەن کارمەندێکی پۆلیسەوە هێرشی کراوەتە سەر، فەرماندەی پۆلیسی پارێزگای کەرکووک هاتە دەنگ. عەقید عامر نووری بەرپرسی ڕاگەیاندنی فەرمانگەی پۆلیسی کەرکووک بە 964 وت ڕێکاری یاسایی بەرامبەر ئەو پۆلیسە گیراوەتە بەر و دەست بەسەر کراوە کە بە جلوبەرجی فەرمیەوە هێرشە کاتە سەرە و پیاوە. هەروەها لیژنێکی لێکۆڵینەوەش پێک هێنراوە و دۆسیەکەش ڕەوانەی دادگا کراوە. ئاشکراشی کرد بابەتەکە ناکەوتێکی تایبەتی و کێشەی خێزانی بووە لە نێوان بووک و خەسوودا. لەسەر ئەم ڕووداوە دادگا سزای 2 مانگ زیندانی کردنی بۆ پۆلیسە تۆمەتبارەکە دەرکردووە. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.